وەکو مسلمانانی ئەمڕۆ کرچ و کاڵ بێڕۆح بێناوەڕۆک تەنها هەیانە سیمایەک تەنها هەیانە زمانێک ئەگینا هیچیان کەمێکیان پیاوی ئەو مەیدانن بتوانن لە خزمەتی خوای پەروەردگارە دڵەکانیان وابەستەی خوای پەروەردگار بکەن. خەلیفەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر دڵیان نەرم بووە کاتێک کە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەسرە مەرگایە بە عایشە فەرمی عایشە بە باوکو بڵێ با بڕوا پێشنوێژی بکات بۆ مسلمانان. ئەفەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن أبا بكر رجل أسيف. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باوکم پیاوێکی زۆر دڵنەرمە ناتوانێت لە شوێنی تۆ خۆی ڕاگرێ. فەرمی چیتان پێ ئەڵێمەوە بکەن. ئیمامی ئەبوبەکر کە دەستێ کرد بە نوێژ خۆی و تەواوی سەحابەکانە گریان. کۆمەڵێک خەڵکی یەمەن هاتن بۆ مەدینە قورئانیان بۆ خوێندن دەستیان کرد بە گریان. ئیمامی ئەبوبەکر فەرمی هاکەذا کونا، فەرمی ئێمەش ئاوا بووین. ثم قەسەت القلوب، دوای دڵمان ڕق بوو، دڵی ڕق نەبووە، دڵی لە پەڕەی گوڵ پاکتر بووە، لە وەرەقەی سپی پاکتر بووە. چونکە دڵ ئەگەر پاک بوو ئەگەر ترسی خوای پەروەردگاری تیا بوو ڕۆژ بە ڕۆژ بە خۆی ئاچێتەوە. ئیمامی عومەری کوڕی خەتاب هێندە گریا بوو لە ترسی خوای پەروەردگار. دوو خاڵی ڕەش لەسەر ڕوومەتەکانی دروست بوون. یەکێک لە هاوڵانە فەرمێت واللهی لە نوێژی بەیانیان من لە ئاخر ڕیز بوو. ئیمامی عومەر سوورەتی یوسفیە خوێنە قال إنما أشكو بثي وحزني إلى الله. خەم و خەفەتم هەمووی بۆ لای خوا گەیەنە. پێغەمبەر یعقوب فەرمووی ئەی فەرموو واللهی گوێم لە نەشیج و گریانی ئیمامی عومەر بوو لە کۆتا ڕیزەوە بەبێ سەماعە. ئاوا بوون. خەلیفە بە شەرمەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیمامی عوسمان کە چوون بۆ سەر قەبرستان هێندە گریا هەموو ڕیشی تەڕە بوو. ئەی عوسمان باسی جەهەنەم و بەهەشت دەکرێتەوە ناگریت بۆ لەسەر قەبرە و ناگریت. ئەو سەر قەبرستانەی ئەمڕۆ خەڵک مەعمەلەی تیاکات کە دوای جەنازەیەکە ئەوە حاڵمانە و ڕاستیش ناکات و دوای دێتەوە شانەکاتەوە بە گوناه و تاوان و حرام خواردنە. ئەی فەرموو من لە پێغەمبەری خوام صلی الله عليه وسلم بیستووە ئەیرێکم منزڵی قیامەتە. هەر کەسێک لێرە ڕزگاری بێت ئەو لای ئاسانە. زۆرە گریا. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێت خەلیفەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو جارێک دانیش لەگەڵ خۆیان قسەیە کرد ئەیوت ئەی دونیا غیری غەیری، ئەی دنیا غەیری من سەرگەردان و مەغرور بکە. من تۆم سێ بە سێ تەلاق داوە ئەهلی دنیا نیم. ئەو ئامۆزای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زاوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا ژیان وەکو مسلمانانی ئەمڕۆ کرچ و کاڵ بێڕۆح بێناوەڕۆک تەنها هەیانە سیمایەک تەنها هەیانە زمانێک ئەگینا هیچیان کەمێکیان پیاوی ئەو مەیدانن بتوانن لە خزمەتی خوای پەروەردگارە دڵەکانیان وابەستەی خوای پەروەردگار بکەن.